وەرزەکە وای لێ هاتووە نەخۆشخانەی ڕانیە پڕ بووە لە مناڵی نەخۆش و حسابکە جێ نەماوە بۆ ئەوەی کە چارەسەریان بکەین. بەڵام هەواڵی خۆشیشەوەیە کە لە سبەی شەوەی تر بارانبارین ڕووەکاتە سەر جەمناوچەکانی هەرێمی کوردستان بە پێی پێشبینی کەشناسی بارانێکی زۆر باش دەبارێت. ئەمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاتان لێبێت. نەخۆشخانەی منداڵبوونی ڕانیە فول بووە و فریای پێڕاگەیشتنی نەخۆش ناکەوێ. کاربدەستانی نەخۆشخانەکەش دەڵێن کارمەندیان کەمە و هەر ئەوەندەیان لەدەستێ. پڕبوونی نەخۆشخانەکە بەهۆی زۆربوونی زاوزێەوە نییە، بەڵکو ئەو پەتاوەرزەیە کە منداڵانی خستۆتە سەر جێگا. هاوڵاتیەک ڤیدیۆی ناو نەخۆشخانەکەی تۆمار کردووە و تیادا دەردەکەوێت ژمارەیە خێزان بەسەر سەری منداڵەکانیانەوە وەستاون و چاوەڕێی کاربند و پزیشکەکان دەکەن. محەممەد سابیر جێگیری بەڕێوەبەری نەخۆشخانەی فێرکاری و لەدایکبوونی منداڵانی ڕانیە بە 1964 وت. بەهۆی زۆری نەخۆش و کەمی کارمەند ئەم حاڵەتانە ڕوودەدەن. هەندێک جار نەخۆشەکانمان ئەوەندە زۆرن کە بەشێکیان لەسەر کورسی ناو هۆڵەکانی چاودێری دەکەون و چارەسەریان بۆ دەکرێت. سبەی 241مین ساڵیادی شارە حەیاتەکەی و هەر لەمڕۆوە چەند چالاکیەک دەستی پێکردووە. پەیوەنجافیش دەڵێ تەنیا شوێنێک دڵم پێی بکرێتەوە سلەیمانیە. گەڕەکی قەزازەکان لای هونەرمەند پەیوەنجاف زۆر تایبەتە چونکە شوێنی پیاسەی ڕۆژانەی بووە. لەو لاشەوە سەرکارێز و برایم پاشا و گۆزەکان جێی یادگاری لاوی و منداڵی ئەون و هەرگیز یادگاریەکانیان فرامۆش ناکات. لا دیمانەیەکدا لەگەڵ 1964 پەیوەنجاف باسی مەقامە بەناوبانگەکەی دەکات کە دەڵێ هێندەی سلێمانی بیرت دەکەم. دیارە زۆر بەدڵ مەقامەکەی چریکاندووە چونکە دەڵێت هەندێک جار ئیحساس کە بۆ دروست دەبێ موچرک بە گیان تا دێ. ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە تا چەند بەڕۆح دەیڵێ. لەگەڵەوەشدا تێکستەکەشی لە خۆتدا دەبینیتەوە کە ئەو شتانە هەمووی لە ژیان تا ڕوویان داوە. هەلاران و مەناران یاخوا داکاتە باران. ئەو بارانەی لە مێژە چاوەڕێی دەکەین سبەی شەو دەست پێ دەکات و ئیدی پاییز بە تەواوەتی خۆی دەنوێنێ. بە پێی پێشبینەکانی کەشناسی سبەی شەو دابارین بە شێوەی نمەباران لە ناوچەکانی ڕۆژاوای هەرێم دەست پێ دەکات. پاشان کاریگەری درێژ دەبێتەوە بۆ زۆربەی ناوچەکانی تر و لا درنگانی شەودا لە هەندێک شوێن ئەگەری تاوەباران و بروسکەش هەیە. ئەمە یەکەم شەپۆلی بارانبارینی ئەم ساڵە و تا ڕۆژی دووشەممە بەردەوام دەبێت. وەک پێشنیان دەڵێن بارانی پەڵەیە کە لەگەڵیدا کەشەکە فێنکتر دەبێ و لە کوێستانەکان سار دەبێت. بەشکمە و بارانەی کە بەڕێوەیە ببێتە ڕەحمەت و فریای ئەو 6,000 دارە بکەوێ کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وشک بوون. پتر لە ساڵێکە زیاتر لە 6,000 داری ناو دارستانە دەستکردەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و بەشێک لە درەختی ناو پارک و شەقامەکان وشک بوون. ئیسماعیل تاها بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین بە 1964 وت. ئەو دارانە بەهۆی هەڵکشانی تەمەنیان و وشکە ساڵیەوە وشک بوون. ئەوانەی هیوا بڕاو بووین لێیان و دەزانین سەوز نابنەوە دەیان بڕینەوە و لە زیادکردنی ئاشکرادا دەفرۆشرێن. لە بریەوانەش داری تر دەچێنین. بە قسەی شکار ڕەسوولیش کە چالاکێکی بواری ژینگەیە ئەگەر ئەو کێشەیە بە زووی چارەسەر نەکرێت کارەساتی گەورەتر دەقەومێ. سەرنجتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە دیسانەوە بۆ سنگڵەکانەوانەی بە تەمای ژنێنانن هەواڵی ناخۆشە. لەبەرەوە 2-3 ڕۆژە بە خۆتان دەزانن کە نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و جیهانیشدا زۆر هەڵکشا و دیسان جارێکی تر بەرز بوویەوە. ئەمڕۆ یعنی بۆ ئۆنسەیەک لە چاو دوێنەیان $94 تاوەکو نیۆڕۆ چووە سەر نرخەکە. بۆ مسقاڵی زێری عارەبسوویەکیش 17,000 دینار بۆ هەر مسقالێک زیاد بووە. نرخی ئۆنسەیەک زێر بە $4,210 ئەمڕۆ مامەڵەی پێوە کراوە. ینی نرخەکە لە چاو ڕۆژانی ڕابردووە زۆر زیاتر بەرز بۆتەوە. سەبارەت بە ئەوەی کە مسقاڵی زێری عارە 21 بە 845,000 دینار مامەڵەی پێوە کراوە. عارە هەژدەیش چۆتە 725,000 دینار واتە زۆر لە 600یان نەماوە چۆتە سەر و 700,000 دینارەوە. بەڵام ئەوانەی کە شارەزایی بازاڕن لە زێر و زیودا دەڵێن جارێ مامەڵە کەم بکەن لەبەرەوە چەند ڕۆژە پێش ئێستا دابەزی ئەوە ئێستا جارێکی تر نرخەکانی زۆر بەرزتر بۆتەوە. ماهەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.